تەندروستی هەڵەبجە بەدەست چەندین کێشە و گرفتەوە دەناڵێنێت. هاوڵاتیانیش داوا لە بەرپرسانی شارەکەیان دەکەن خەمخۆرێکی جدی بن و تۆزێک لە ئێش و ئازارەکانیان کەم بکەنەوە. کێشە و گرفتە تەندروستیەکان لە ناو نەخۆشخانەکاندا چارەسەر بکەن. وەکو من ئێستا ئێش و ئازارم هەیە، ئەبێ کەسانێکی وەکو من زیاتر ئێش و ئازاریان هەیە تاکەی چاوەڕێ بکەن، یعنی ئەگەر زووتر دکتۆرەکان بێن لە وەختی خۆیان نەخۆشەکان ببین هەر دەرونیان ئاسوودەیان بۆیە. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش تکا دەکات لە بەرپرسان کە بەهانایانەوە بڕۆن. وەک خۆی دەڵێت زۆرجار لە ڕێگەی پەیوەندیە شەخسی و حیزبیەکانەوە دەرمان بۆ نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان دابین دەکەن. لە ئێستاشدا توانای کەمتر لە 2 مانگیان ماوە بۆ دابینکردنی دەرمان لە ناو نەخۆشخانەکاندا. کێشەی دەرمان وەکو سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان هەمان کێشەیەکە. کۆمپانیەکان شایستی دارایی خۆیان وەرنەگرتو لە بەرەوەیکە لە ساڵی پارە و دەرمان دابینەکەن، پێداویستی پزیشکی دابینەکەن، بەڵام تا ئێستا لە بەرەوەی کە پارە نیە لە بانکانەوەی سیولیان وەرنەگرتووە، پارەیان وەرنەگرتووە. ئێمەش وا بووە کە ئەم ساڵ لە داواکارەکانیان کەمتر بێنە پێشەوە بۆ ئێمە و کەمتریش تەندەرین بۆ دەرمان و پێداویستی پزیشکی بکەن. ئەمە کێشێکی سەرتاسەریە. بەڵام ئێمە لە هەڵەبجە بە حکمیەوەی کە علاقاتی ڕێکخراوەیی و تەنانەت حیزبی و ئەوانەش کە بەکارمان هێناوە نەمان هێشتووە خەڵک بێدەرمان بێت ئەتوان خۆتان تەختیە بکەن، بەڵام ئەمە ناکاتەوەی کە حکوومەت هەرەوە خەمسارد بێ. ئێمە توانین تەنها مانگێک 2 مانگێکی تر ئاوا بە بێدەرمان بتوانین ڕێ بکەین، بۆیە پێویستەکات هاوڵاتیان لەم مەترسیە ڕزگار بکرێ. حکوومەتی یاریمی کوردستان پارەی کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی ڕاستەخۆ لە پارەی نەوت بدا. کێشە و گرفتە تەندروستیەکانی هەڵەبجە تەنها لە کەمی دەرماندا نییە، بەڵکو ماوەی زیاتر لە 5 مانگە ئامێری موکناتیسی MIR کە بە ئەشیعەی تەنووری ناسراوە بەهۆی دابینەکردنی $168,000 واتە 16 دەفتەر دۆلار لەلایەن وەزارەتی داراییەوە ئامێرەکە لە کار کەوتووە. هاوڵاتیانیش بە ناچاری ڕوو لە سلێمانی دەکەن بۆ ئەو چارەسەرە. جارێکی دیکەش ڕوبەڕووی مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ دەبنەوە. حکوومەتیش بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە خەمی شارەکەی وەلاناوە. هەرێم عەبدوڕەحمان، وێزگە نیوز، هەڵەبجە.